خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرام ئەچینە لای تەوەریدووەمان لە تەوەریدووەماندا ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا چالاکیەکی هونەری ساز دەکەن. جاوێن پێمان خۆشە زانیاری زیاتر لەسەر ئەم چالاکیانە وەربگرین بە میوانداری زۆر بەڕێز کاک گۆڤە ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بەریتانی. کاک گۆڤە سڵاو لێبێت و بەخێر بێجا ئەم گوکەیە تۆزە تێکەڵەکە. سڵاوتان لێبێت، سپاستانەکەم، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس. با سەرەتا لە چالاکیەکە دەست پێ بکەین، چالاکی هونەریەکە. بەڵێ چالاکیەکەم ئێوارەیە نازان بەڕاستی لەکوێوە دەست پێ بکەم لەبەری چالاکیێکی زۆر جوان بوو و ئەو چەند بەڕێزەیەکی ئێمە ئەمڕۆ خەڵاتمان کردن هەمووی بەدڵێکی پڕەوە کە بەڕاستی چەندێکە خەریکە و چالاکیین. چالاکیەکە بەشێکی بابەتی یاخو وێنەی شێوەکاری بوو، پێشانگای شێوەکاری بوو. دوو هونەرمەند بەشدار بوون کە شانازیان پێوەکەین. دواتر لە چالاکیەکەیە خەڵاتی ڕێز بەخشرا بە بەڕێزدارە حەسەنی کەشناسی و کاک ڕزگاری شارەوانی. لەمەڕ ئەو تەمەن بیرۆکەی نووسینی سلێمانی بەندە پێشنیاری کرد بۆ شارە حیاتەکە و ئێستا لەسەر شاخی گۆیژە هەڵکەندراوە بۆتە ڕەمزێکی گەورە بۆ کورد و کوردستانیان. بەڕێزیشان کاک ڕزگار و بەڕێز کاک دارا حەسەن و بەڕێز چەند بەڕێزێککە پشتیوان بوون لەو پرۆژەیە. جا ڕاستێکی ڕۆژانە بە 16 بە 70 کرێکارمان لەگەڵ ئابوولێ بە سفرە ئەمان نووسی. چەند مانگێکی خایان تا ئەو پرۆژەمان گەیانە پایان و دوایی بڕیارماندا بە پلێت بینوسین، چکە سەرەتا بڕیارمان ناو بە نەمان بینوسین لەبەرەوەی خاکەکە هەڵگیری ئەو جیناتە نەبوو کە نەمام لە خۆی بگرێ، هاتین بە پلێت نووسیمان. جا بۆیە لە ڕاستی ئێمە پێمان باش بوو لەگەڵ چەند ڕێکخراوێکی بیانیە خەڵاتی سلێمانی پێشکەشکەین بۆ بەڕێزانە و بەندەش لە خزمەتی و بەڕێزانەیە بوو وەک بیرۆکەی نووسینی سلێمانی لە خزمەتیانە شانازی بە شارەکەمەوە بکات. کاکە گۆڤە ئەمە بۆ ماوەی چەندێک بەردەوام هەر ئەمڕۆ بوو یان درێژەی؟ طبعاً ئەم پرۆژەیەمان چەند ڕۆژێکە خەیانی ڕاستی خۆی ئەمڕۆ بەردەوام بوو. ئێمە 30 مانگ 31 مانگیش دیداری وەکو دیداری سلێمانیمانە بێ و بۆ خزمەتی شارەکە. هیچ لەو دیدارانە جژنی مناڵانە، یادی مناڵانە کە بۆنەیەکی تایبەتە بۆ مناڵان کە توانم بڵێم ڕۆژی 30 مانگمان کردووە بە یادی مناڵان کە ڕۆژی جومعەکە ڕۆژی گەشت و سەیرانە مناڵان حەزەکەن بێنە دەرەوە لە پارکی ئازادی ڤیسیڤاڵەکەمان ئامادە کردووە بۆ ئەوەی کە مناڵان بێنە ئەوێ لە چەندین چالاکیە بەشدار بن. بەڕێز خاتو دیە بەرپرسی بەشی مناڵان ئەو چالاکیە بەڕێوە با ئێمەش چەند سێکتەرێکیکەی بەڕێوە ئەبین، چکە بەڕاستی بەلامانەوە گرنگە لە داهاتووە ئەم چالاکیە گرنگانە و بە تایبەت ئەوانەی کە مناڵن کە گەنجن کە هونەرمەند و سینەماکارم بیان بینە دەرەوە، چکە ناساندنی هەر کللتورێک، هەر نووسینێک، هەر هونەرێک کە تۆ هەتە بە ناوی کوردەوە ناساندنی گەلەکەی خۆتە جی بە دەرەوەی بناسێنی بە وڵاتانی کەی بناسێنی، چکە بەڕاستی ئێمە لە دەرەوە ئەژین ئەزانی مەعاناتمان چۆنە. ئێمە پرۆژەیەکمان هەبوو بۆ مناڵان هەر لەو سێکتەری مناڵان پرۆژەی بەخشینی 150,000 کتێب بوو بە مناڵانی دەرەوە بە زمانی کوردی و ئینگلیزی، 44 لاپەڕەی بە زمانی کوردی، 44 لاپەڕەی بە زمانی ئینگلیزی. تاوان دوو بەش بوو. تەنها باسی مێژووی کوردستانەکە، چکە لەوێنەوەیەک دروست بووە ڕاستەکەی بە زمانی ئینگلیزی ئەزانێ، بەشێکی کەمیان زمانی کوردی ئەزانێ. بەڵام ئێمە هاتوین لە دووتێ ئەو کتێبەیە پێیانەڵێ نەگە کوردیەکەشە باش نییە لە ڕێی زمانی ئینگلیزیەوە فێری کلتور و دابوونەریتی نیشتیمانی وڵاتەکەی خۆت بە. بەڕێزت ماوەی 18 ساڵە بێت لە دەروەی وڵات ژیان بەسەر ئەبێت، تا چەند هەوڵەت داوە لەوێش بیت، بەڵام هەمیشە لە کارە هونەریەکانە کوردستان لە یاد نەکەیت و تێکەڵەیەک دروستکەی هەم لەوێ و لێرە بووی بتوانین چالاکیەکان بە شێوازێکی باشتر بەڕێوە بەرن. بەڵێ بێگومان ئێمە دیداری فیلممان هەیە، ئێمە چەندین کار و چالاکیمان هەیە لەوێ، چەندین ڤیسیڤاڵمان هەیە لەوێ، ڤیسیڤاڵی کللتوریمان هەیە، بڵاوکردنەوەی کتێب، پێشانگای هونەری، هەموو بابەتێک ئێمە بمانەوێ گەنجەکانمان بانگشتی دەرەوە بکەین ئەو کللتوریان بناسێرن بە گەلانی ئەوێ. ئێمە لە یادی نەورۆزە لە سنتەرەکان چەند گروپێکی باشمان دروست کرده بوو لە شانۆیی، تەنانەت ئەگەر ڕێیان پێباینە ئاگریشمانە کردەوە، چکە تۆزە قورسە لە ناو شوێنێکی قەرەباڵغا بتوانی ئاگر بکەیتەوە بۆ یادی نەورۆز. و لە ناو بینای پەرلەمانە ئێمە سەرۆکی پەرلەمانی بەریتانیا بانگی کردین و بانگشتی کردین، تەنها چل کەسێکە بووین کە هەمومان کورد بووین، یادی بۆنەیەکی نەتەوەی کرایەوە کە یادی نەورۆزە بەڕاستی و بە تایبەتیش بانگشتی کردبووین کە ئەمەش بەڕاستی هەنگاوێکی زۆر جددیە کە
لە ناو شانشین یەکگرتووی بەریتانیا بەڕاستی کە ئەتوانین بڵین پایتەختی ئاشتی کە لەندەنە یادی نەورۆز و بۆ نەتەوەیەکان بکرێتەوە کەمەش دەتوانم بڵێم دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ کورد. گۆڤە زۆر ئاماژەدەوە کرد کە ئەگەر مناڵێک یاخود گەنجێک بێوێ دەستی بە هۆنەر بگا بە سینەماک ئێوە بیکەن پرسم دەرگایەک هەیە لای ئێوە بۆەوە؟ بێگومان ئێمە سکانێکمان هەیە هەر لەو لفلێتی کە لەبەردەستدایە بۆ پەنابەرانمان کردووە و چەندین لفلێتی کەمان هەیە و چەندی پروشەرمان کردووە سکانێکە لە پشتەوە توانێت سکانکا و پەیوەندیمان پێوە بکە لەو ڕێگەیەوە توانێت بەشدار بێت لەوەی کە هەر حەز و قولیایەکی ئێمە بێتە بەشەکانی ئێمەوە کار و خزمەتی خۆی ئەنجام بدا و لە هەمان کاتیشا ئێمە ینی ئەسنای ئێستا گروپێکی فۆتۆگرافی باشمان ئامادە کردو بۆی بیان بینە دەروی وڵات و لەوێ چەند پێشانگایەکی فۆتۆگرافی بکەنەوە و وێنای وڵاتە جوانەکەی خۆمان پیشانی دەرەوە بن و ئەوەی کە گرنگیشە بەلای ئێمەوە ئەمانەوێ ئەو مێژوە کۆنەی کە هەمانە بەسەر هەموو ئەو ئازار و میحنەتی کە بەسەر ئەم وڵاتەمانە هاتووە و ئێستا ئەم ئازادیەمان هەیە زیاتر لە 35 ساڵە حکومڕانی خۆمانەکەین بە هەموو خراپی باشەکانیەوە ئەبێ شانازی پێوەکەین و تێبگەن لەو ئازارەی کە ئەم وڵاتە ئەوەنە بە ئاسانی دروست نەبووە و ئێمە ئەوە تا توانین بە زمانی کوردی قسە بکەین ئەتوانین بە ئازادانە هاوار بکەین بڵین ئێمە کوردین خۆ لە کۆندا و لە پێشنەوەتەکانەوە کورد نێتوانی بڵێ کوردم لە ماڵەکەی خۆیان بۆیان گرت ویان کوشت دەیان کەسە بوو دەیان ژنە پێشمەرگە بوو لەناو ئەم نەسوورەکە مناڵی لەدایکە بوو لەناو ئەم نەسوورەکە بوو ئەیان کوشت بۆیە هیوادار مەمەمان قەت بیر نەچێتەوە و ئێمە ژۆکو خۆمان گرنگی ئەدەین بەوەی کە گەنج بێنینە ئەو مەجالەوە ئیش بکە و خزمەت بە وڵات و نەتەوەی خۆی بکە و وڵاتەکەی خۆی پیشانی نەتەوەکانی دیکە بکەواتە لێ بەجار لە کارە هونەریەکان هەمیشە پاڵپشتێکی پاشی پەنابەرانیش ئەبێت کاتێکێن بۆ ئەوەی لە پاڵەوە ڕێکخراوەی کە هەتانە لەوێ بەڵێ بێگومان ئێمە کوردش کمیونیتین لەوێ توانم بڵێم یەکەمین کوردش کمیونیتین کە تەنها کتێبخانەکەمان زیاتر لە 20,000 کتێبی تێدایە و هەفتانەش ئێمە سەردانی سجنەکانەکەین گرتوخانەکان کە کوردی تێدایە کتێبیان بۆ دەبین بۆی هەر هیچ نەبێت ئێمە دەرگایەکیان بۆ بکەینەوە کە بتوان بخوێننەوە بتوانن فێری خوێندنەوە ببن چکە بەشێکیان بەڕاستی کە دێن خوێنەواریان نییە خۆت ئێمە ئەم پروشەرانەیان بۆ ئۆبین وەکو مینیۆیەک وەکو پروشەرێک کە بۆ خۆیان بەکاری بێنن کە پێویستە بزانن ئەم شێوازە ژیانی بەریتانیا جیاوازە لە ژیانی وڵاتەکانی کە ژیانی کوردستان بەناساندنی ئەو پەیامەی کە ئێمە هەمانەوەکو پەنابەری خۆم لە چەناڵەکانی خۆمەوە کە بەردەوام لەگەڵ ئێمە گرێشتنی ئەوەیە کۆنتاکتێکی باشمان هەیە و یاساکان بەوانە ناسێنین و هەنگاوانین بۆ ئەوەی کە 150,000 پروشەر بڵاوکەینەوە و بە هەموو کوردێگە و یاسایە بناسێنین و بڵین ئێرە نیشتیمانی دووەمتانە بیپارێت هەردووژی دەستەکانە خۆشوەکانەوە حەزم کرد باسی ئەوە بکەم باس لە ڕێکخراوی بیانی کرد خاڵی هاوبەشی ڕێکخراوەکە ئێوە لەگەڵ ڕێکخراوە بیانیەکان چیەکە ئەتوان پێکەوە چالاکیتان هەبێت بەڵێ جیاواز لە ڕێکخراوە کوردیەکانی کە ئێمە ڕێکخراوێکمان هەیە بۆ هەموو کەسێکە ئەوە نییە کە بڵین ئەمە کووردە ئەمە عەرەبە ئەمە سپی پێستە ئەمە ڕەش پێستە ئێمە بەڕێوەبەری ڕێکخراوی ڕۆشنبیرانمان بەشێکی لەندەن وێستی لەندەن کە بەڕێوە ئەبات ناوی مستەر ریچاردە کوڕێکی ڕەش پێستە خەڵک بەلایەوە سیرەکەم کەسە دێ لەو بەشە ڕێکخراوی ئێمە بەڕێوە ئەبا و ئیشەکات ئەمە ژمایی ئەوەی ئێمە دۆستی کورد زیاد بکەین و خەڵکانێکی بیانی بینینە ناوە بۆ ئەوەی خزمەتی کەسانی کە بکەن بۆی ئێمە مەجالێک دروستکەین بەنەتەوەکانی کەش بێنە ناو ڕێکخراوەکەی ئێمە ئیشکەن ئێمە بۆ هەموو مەجالەکانی شەکەین ئێمە کاتێکە چین پێشانگا ئەکەینەوە خۆ ناڵێن بەس با کورد بێ بیبینێ ئەبێ هەموو نەتەوەکان مەجالکەینەوە بێن سەردانی پێشانگاکان کەن بە زمانەکانی خۆیان سیان لەگەڵا بکەین و بیبینن بەڕاستی ئەگەر لە کۆتاییە شتێک بێت و پێت خۆش بێ ئاماژەی پێ بکەیت لە کۆتاییە ئەوەی بەلامەوە گرنگە و پروشەری کە لەبەر دەستایە ئێستا حالیەن ئێمە 150,000 دانەمان لێ چاپ کردووە و لە هەر وڵاتێ لە وڵاتە ئەوروپیەکان بە زمانەکان هەر و هەر وڵاتەوە بە زمانی خۆی تەبعمان کردووە و بۆ بەریتانیا وڵاتەکانی کەش بە زمانی کوردی و ئینگلیزی چاپان کردووە بۆ ئەوەی پەنابەر بزانێت تەنانەت شتێکی سەیری تێدایە من بە گەنج جەڵێم تەنها 3 شت فێر بە باشە سۆری thank you چەنووشەیەکی کەیە کە تۆ ئەم چەنووشەیە بزانی سەرکەوتن بەدەسێنی ناکرێ میشە مرچومۆن بیکە چتە ناو خەڵکەوە بڵێمە خەڵکی چه وڵاتێکەمانە مرچومۆن و ئەوەیە بۆیە ئەوە مینوەیەکە لەگەڵ گەنجا کە دێتە ئەوێ ئەوەی لەگەڵا بێت گەورەترین و سەرکەوتوترین کەس دەرەچێت بێگومان ئەوە فێرت دەگات چۆن بژیت
وە چۆن هەنگاو بنەی یەکەمین هەنگاوی ئێمەش بۆ کەسێکە دێتە ئەوێ پێی ئەڵین لێرە پێی ئەڵین مەیە بەڵام کە هاتە ئەوێ ئەڵین یەکەمین هەنگاو بخوێنە بخوێنە سپاسانەکەی ماندوو نەبن هیوای سەرکەوتنە بۆ ئەخوازی لە کارەکاندا دڵخۆش بن کە لێرە ئێمەش خوشحاڵ بین سپاسانەکەم